بە مەبەستی ڕێگری لە ساختەکاری لە هەڵبژاردنەکانی داهاتوو عێراق، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئامێرێکی لە پارێزگای کەرکووک بە ئامادەبوونی ئەنجومەنی پارێزگا و نوێنەری لایەنە سیاسیەکان نمایش کرد. سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی شوتی ئەم ئامێرە دەتوانێت لە ماوەی 2 کاتژمێردا سەرجەم دەنگەکانی عێراق ئاشکرا بکات و ڕێگر دەبێت لە پێشێلکاری. لایەنە سیاسیەکانیش بە گومانن و دەڵێن هەر ڕێگایەک بۆ ڕێگری لە ساختەکاری بگیرێتە بەر لە بەرژەوەندی حەزبە باڵادەستەکان نەبێت ساختەکاری تیادا دەکرێت. سەرۆکی لیژنەی یاسای ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش دەڵێت هەنگاوەکە گرنگە بۆ داهاتووی عێراق و پاک بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنەکانی عێراق. خۆی ئەوەی کە گرفتە هەم بۆ لایەنە سیاسەکان هەم بۆ هاوڵاتیان بەگشتی ئەوەیە کە هاوڵاتیان و لایەنە سیاسەکان بە گومانەوە لەم پرۆسەی ئەڕوانن. ئەوەی کە ئێمە لە ڕابردووە بینیمانە لە ڕابردوو باسی ئەوەیان کردووە ئەو ئالیەتانی کاتی خۆی بە وەرەقە بۆ وتیانە بە هیچ شێوەیە تەزویر نابێ، توانە هاوڵاتی نابێ بە فۆڕم دەنگدا، نابێ بە هەوێ دەنگدا. ئەم جیهازە داڕێژراوە بۆ پێشگرتن لە تەزویر و پێشگرتن لە یاریکردن و گۆڕینە نتایج و ئەوەرەخانە. ینی بۆ نمونە سێ شت مەرجە مطابق بێ، ینی پێکەوە بێت بۆ ئەوەی کەوا دەنگەکەی تۆ سەحیح بێت. یەکەم پەنجەم وەرەکەت، دووەم ئەو بەیاناتی کە لەسەر بتاقەیە کە وەرەگری، سێمێنیشی ئەو باڕکۆدەی کە لەسەر ئیستیمارەکەت هەیە. لە ماوەی ڕابردوودا گرفتی بەردەم هەڵبژاردنەکانی عێراق ساختەکاری و گۆڕینی سندوق و پێشێلکاری یاسایی بوو، بەڵام ئێستا کۆمیسیۆن بەڵێن دەدات هەموو هەوڵێک بخاتە گەڕ بۆ سنووردارکردنی ئەو پێشێلکاریانە. بەڵێ من ئەم لایەک دڵنیاکەینەوە ئێمە کە ئەم ئامێرە ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشووە کێشەی گەورەمان لەکوێیا بوو، کێشەی گەورەمان لە زیرەکانی دەنگدا نبوو کە لە کاتی زیاکردنەوە کە کاتی هەڵبژاردن کۆتایی پێهات فڕۆمبەرەکان هەڵسان بۆی کە زیاکردنەوە ژمارەی دەنگەکان ئەوان ئەنجامیاندا بە قەڵەم و لەسەر فۆرمێک کە پێوترێ فۆرمی یەکلاکردنەوە یا فۆرمی تەسویە. ئێمە ئەو فۆرمانە ئەوە بە ئارزووی خۆیان ئەو فەرمانبەرانە پڕیانە کە جاری وەها بوو ساختەکاری تیاکرا تەزویری ئاگرا 100 دەنگێناوە بۆ نمونە ئەیکردە 150 دەنگ مەسەرن 5 دەنگێناوە ئەیکردە 75 دەنگ ئەوە شێوەیە بۆی ڕێگەلەوە بگرینوانە ئاسای ئەمێرانمە بکارێنە. ئەمە حاڵی دۆمیشانەوە بوو ئێمە ئاماژە لێنان ئێمە پاشمانجێک ماگونیەکەم جا ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاگەێنرا ئەویش کاتێک کە هاوڵاتی لە بیر بۆکەی دەنگی داوە بۆی ئێماسان بە هێنانی ئەم ئامێرانە بۆی لە ماوەیەکی زۆر کورتە ئەنجامەکان ڕابگەین هەم بۆ حیزب سیاسەکان و هەم بۆ کۆڵانی خەڵکی عێراقیش. بڕیارە مانگی نیسانی داهاتوو هەردوو هەڵبژاردننی پارێزگاکان و ئەنجومەنی نوێنەران بەڕێوە ببرێت. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش ڕای دەگەێنێت 40,000 ئامێری لە یابانەوە هاوردا کردووە بۆ یەکەم جار لە عێراق بەکاردەهێنرێ. کاری ئەم ئامێرەش ڕێگریە لە ساختەکاری لە پرۆسەکەدا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.